زۆر بەشداری ئەو فێستیڤاڵانم کردووە یعنی ئاشنایەتم هەیە لەگەڵیان و هەچ کەسێکیش هاتە بێت ئێمە ئەو شتانە پێمان ناساندون هەر یەکەمان پێمان وتون کە ئەوانە ئیشیان چێ بۆچی بەکارێن هەروەکو زیندووکردنەوەیەکی کللتوری کوردی وایە ئەتوانی سوودی لێبێن بۆی ئەو کللتورە لە ناومانان نەمرێت بۆیە ئەم شتانە زۆر بەسوود دەزانم بۆ کۆمەڵگاکەمان. أهمية هاي المهرجان التعرف على عادات وتقاليد الشعب العربي بالأخص لأنه أهل بغداد وأهل الجنوب. مثل ما تشوفون المهرجان اختص بالألبسة وبالسيوف وبالقهوة خصوصا والتمر لأن هاي عادات وتقاليد بە چەند چالاکێک لە پەیمانگای هیوای نابیستان دەست پێ ئەکات سەرەتای چالاکیەکانمان بە وتارێک لەلایەن پەیمانگای هیوا دەست پێ دەکات پاشان شانۆیەک تایبەت بە خوێندکارانی نابیست کە معانات و ئاشنابوونی نابیستان بە کۆمەڵگا دەرئەبرێت. بخدمتي دكتورة عفاري وقزوة هيتو شانو عفاري هيتو ويكي سلام برو حتى بلادي صالح بيستاق صار كده تجي توصل ما اليوم اسمع من یەکێکم لە بەرکەوتانی چەکی کیمیایی پێویستمان زانی وەشیاری خەڵک بکەینەوە لە ئاست ئەو تاوانەی کە ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعەز دژی خەڵکی کوردستانی ئەنجامدا و ئەو پێشەنگایشمان کردەوە لە بۆی ئاشنابوونی دەوڵەتان بە کارەساتی کیمیایی و وەحشیەتی ڕژێمی سەدام حوسێن بوو. ئەم پیشەنگای کردومانەتەوە دیارە پێشتر لە هەڵەبجە و لە کفری و لە کەلار و لەو شوێنانەش کردومانەوە زیانە مرۆڤایەتەکانی چەکی کۆکوژیە. ئەم پێشەنگایەکی نێونەتەوەییە ڕێکخراوی ئایکان کە پارساڵ نۆبڵی ئاشتی وەرگرت کردوێتەوە و ئێمەش لێرە بۆ ئەوەی خەڵک ئاگادار بێت لە زیانەکانی چەکی کۆکوژی و ئەم زیانەکانی چەکی کۆکوژی لە قاو بدرێت لە ئاسی جیهانیدا شەرمەزار بکرێت و ئەمەش بەشێکە لەو هەڵمەتە جیهانیەی کە کار دەکات بۆ ئەوەی چەکی ئەتۆمی لە ئاسی جیهانیدا قەدەغە بکرێت.